کردەوە بە جینۆساید ناساندنی کەیسی ئێزیدیەکان. هەڵبەتە لە ئەڵمانیا کار بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزیدیەکان دەکرێت و هەوڵ دەدرێت کە لە سەرانسەری جیهاندا ئەم کەیسە بەنێو دەوڵەتی بکرێت. تایبەت بەم بابەتە ناسەرکرێت ڕاستەوخۆ لە دهۆکەوە وەکو چاودێری سیاسی میوانی ئەم تەوەرەیە. کاک ناسر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. سەرتا باس لە هەوڵەکان دەکەین بە شێوەیەکی گشتی لە سەرەتای کۆمەڵکوژی ئێزدیەکانەوە تا ئێستا بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیەکان چۆن خوێندنەوەی بۆ دەکەن و دەکرێت بڵین ئەو کارانەی بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزدیەکان کراون تاو کاری پێویست و کاری جدی بوون. سپێدا باش دەست خۆش بۆوە کو ئەف تەوەرە ڤەکیری تەوەرێکی زێدە گرنگە و مرۆڤیە و سیاسیە و یاساییە گەلە گرنگە و کەناڵەوەی هێژە گرنگیە پێ دەت. ڕاستی هەولێت جینۆساید ناساندنی حتاونەکە وەک لایەنێکی تەعاتف یان سۆزەکە نیفدەولەتی پێوە دیارە. هیچ لایەنێکی نافخۆیی نە لە هەرێما کوردستانی نە لە عێراقی خۆلڤی کەسی ناکەتە خوددانشبلی هەندێک چالاکوانێت ئێزدی لە جهێت داویەک و مرۆڤ سەر سوورمان دمێنێت یان تێڕامانێت کەت ئەوە بێدەنگبوونە نادیا مراد و چالاکبوونە جڤاتە ڕۆحانیان میرێ ئێزدیان و پشتەوانیا لایەنێکی سیاسی هەوڵ و کۆشێتیت ئێنەکردن. ئەوەژیش ڕەخێمە بە وەک چالاکوانی سیاسی ئاماژەکە مەترسیدارە بۆ قۆڕەخکردنا وی کەیسی بۆ هەندێک بەرەف ئاقارێکی دیبەن چونکە توزانی هەموو چالاکوانین ئێزدینەوە سەراسە دینای هەوڵا وەیەکێت دەن و ئەف هەولێن بناساندنە جینۆسایدش مەسەلا اش بابەت ئاعترافێ بتە ئەقرار یعنی بیاسا دەرکەوت نەتنێ ئەوە ئاعتراف سۆزەکە دیبلۆماسییان سیاسیان شتە قالبێ مجامەلا سیاسیان مرۆڤی لێ ئەگەر قانونێک وەکی قانونە بەلجیکا یاسایەکە تایبەت بۆ جینۆسایدی دەرکەوت تێدا هەندە خاڵ هەندێک ڕێنمایی و هەندێک شێوازێن کاری دیار کرد ئەو دەست کەفت بجارنەکە پشتی چالاکوانی ئێزدی گەشتینە قۆناغا ئەقرارێ یان یاسا پێدەرکردنێ نهۆ لایەنێکی دی هەوڵ دەتنێت چارچۆڤ ئاعترافێ دابێت دام پێدانانێ دابێت نەشتە نەگەهتە ئاستێ یاسا بۆ دەرئێخستنێ ئەوەژ ئاماژەکە مەترسیدارە پڕاستیت وێ قۆناغێدا. باشە کاک ناسر هەڵبەتە لە ئێستا داوای کە ڕوونا هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ ناساندنی ئەم کەیسە و لە نوێترین هەوڵیشدا لە ئەڵمانیا کە کۆمەڵێک چالاکوان و دادوەران و بەشێک لە قوربانیانی کۆمەڵکوژی ئێزدیەکان لە ئەڵمانیا کار دەکەن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە. ئەم هەوڵانە تا چەندە گرنگە و تا چەندە کاریگەری دەبێت لەسەر بەردەوامبوونی کارەکان. خۆ ئەڵمانیا وەک دەولەتێکە پێشەنگت یاسا تاوانێت ناودەولەتیدا یەکەم وڵات بژی دادگەێت جینۆسایدی ڤەکردین و بڕیار بۆ دەرخستینت ئەو دادگەێت ناو دەنگێت نۆرنبێرگدا و دادگەێن ئەڵمانیاژی هەرزوو دەست هەندێکردگرتنە کەسانێن گەل داعش بوون و وڵاتی ئەڵمانیا نۆکە خۆڤە شاردنە حەشاردنیان هەر وڵاتێکی ئەوروپی ئەم خۆل گەلوان ڕونشتین ئەم گەل دادوەرێ بلندێ ئەڵمانیا ڕونشین بەڕێز وۆلفگانگ کوش سەرۆکێ ئەڵمانیا کاریگەریای بترە گوتی سەرتاسەری ئەوڵۆپا و ئەڵمانیا هەر کەسێکی گومان لێکراوی داعش هەبێت ئەڵمانیا شیان هەینەوی دەستە سەر بکەت و بینتە دادگێت ئەڵمانیا لە سەرتاسەری دنیای پێویستی هەماهەنگی و هەفکاریەکە زێدەیە ئاست بەرزەک و هەموو وڵاتی دنیا بێنە سەر خەتێ لێ دوو کەیسێت سەرەکی تایبەتی کەیسێ ئەلجومەیلی ئەوێک و خەڵکێ فەلوجە بوو شوێ بڕیارێ کوپشتیاتی تەمیزکردن بابەتی جینۆسایدە ژێڤە کرد ئەو ژی شوەیەکێت تەسن کۆلتیزاماتێت نێو دەولەتی بەلکی سەر ئەڵمانیا دروست بن چونکە هەندێک شوان کەسێت دەست تاوانە دژی ئێزیا دەهەی هەرچەندە ڕەگەز نا ئەڵمانیا لێنۆکە ناسنامە ئەڵمانی هەیە پاسپۆرتە ئەڵمانیە هەفوڵاتیان ئەڵمانینە ئەوەژی ئەلتیزاماتێن مەزن سەر وان وڵاتە دروست کرد ئەوێت ئەندام ڕێکەفنامە نیزام ڕۆمەل ئەساسی دایان یان ڕێکەفنامە پەیرۆ پرۆگرامی دادگەها نێودەوڵەتیە تاوانان کو ئەڵمانیا یەک شوانە لێ هەرچاوت ئەڵمانیا خۆشوان
بەرپرسارەتیان نادزێت وڵاتێکی ئەلتیزامە هەمبەر وان ڕێکەفنێت کۆمزاکری وڵاتەکە پێوەرێ سەرەکیە کارکردنەوەی ئەخلاقە و ئەلتیزامە پندێکمە پرەنسیپێن سەرەکی ژبەر هەند ئەزبارکەم هەر تاکە وڵاتێک و ئێزیل وی کەسی هیڤەکە مەزم پێ بەهەیە و بەرەف پێشچوونەکە باش پێدا ببینێت هەر ئەڵمانیایە. باشە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی عێراق تا چەندە کارکراوە بۆ ئەوەی بەرەو پێشچوون هەبێت بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە کارەکان کاری باش بوون هەم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی عێراقیش؟ یعنی حتا ڕەدەگە سەراستی هەرێمە هەندێک هەڵ هات نەهاوێتن هەرچەندە ئەو کەیسەی قۆڕەخکری بووش لایەنێ پارتی دموکراتی کوردستان و ئەم ڕاشکاوانە بێژین ڕاستیژی لایەن هێندی یان خۆش لێ بێدەنگ کردبوو یان دەسەڵات نەبوون یان چاوە نزانم لێو بوو بەری 2 ساڵە بڕیارەکە دادگا فیدرالی عێراق ئەو هەموو هەوڵە هاتنە سەکناندن گوتن ئەو دەسەڵاتێن هەرێمێنینن و دادگەهێکی vەکەم بۆ تاوانین جینۆسای چونکو پراسی دەبێت عێراق بتە ئەندام ڕێکەفنا نظام ڕۆمال ئەساسیدا و جەنابێژی زانتل سەر ئاستی عێراقی دادگەهێن بریارین دادگەها فیدرالی بریارین یەکلاییکەرن یعنی ئیدی ئەو کەیسە سەر ئاستی هەرێمێ وەک بابەتێن گرێدای جینۆسایدە و ناساندنە جینۆسایدە و دروستکردنا دادگەهێن تایبەت یان تایبەتمەند وی کەیسی بەش لایەنی هەرێمێ بە هاتە سەکناندن حکوومەتە عێراقیژی یا ڕازیە بتنێ پیاسە چاریا ئەرهابێ کولنکوێ قەساس یان تۆلڤەکردنش تاوانباران ئەو ئەکتیڤترەژ ژینۆسایدێل گۆڕوان هەرچەندە جیواکە نێودەوڵەتی وەک ئەلتیزامێکی ساڵە 48 وەرە و پشتینگی 5 و 5 نەهێ و 2002 سەر ئەرکێت خۆچێکێک و تاوانێن جینۆساید نەتاوانێن لۆکالن تاوانێن نێودەوڵەتینە هەموو دەوڵەتگەرەکە هەفکار و هەماهەنگ بن بۆ هەندێک نەبتنێت تۆلڤەکردنش ئەنجام دەرێن جینۆسایدەش بۆ هەندێک کۆتایی عەقلیەتە شناوبرنا ملەتە و نەتەوە و ئاینە و مەزهەبە و عەشیرەتە و گەلان بێتەکردن لێ عێراقیە دلێ خۆشە یاسا چارە ئەرهاب یەکسەر هەر کەسێکی داعشت کوژتن و کۆتدایی و ژیانەیتن چونکو سێدارەدان العێراق ئەو سزایە کار پێتێتەکردن و عێراق وەسات میل چارچۆڤێ خۆدا ئەگەر سزاین تند تا ئاستێ کۆتای ژیانە تاوانبارە نینت تیرۆر و تندڕەویش عێراقی خلاص نەدەبوو ئەوانژی بارودۆخت خۆی تایبەت هەینە لێ ڕاستیژی عێراقیارەکە بێتە ناوجیواکی نێودەوڵەتە بتە بەشێک جیواکی نێودەوڵەتی و وان ڕێکەفتنامە ئیمزاکات چونکو وڵاتێک خۆدان سەروەریە ڕاستی باشە کاکناسران دەکات دەستێوەردانە سیاسیەکان کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی ئەم جۆرە کەیسانە لە ڕووی مافپێدانی با بڵێن هاوڵاتیانی ئێزدی واروەها ناساندنی کەیسەکە دەبێت ئەم دەستێوەردانە سیاسیانە کاریگەری نەرێنی زۆری لەسەر ئەم کەیسی کۆمەڵکوژی ئێزدیەکان بەجێهێشتووە؟ بەڵێ هەلبەتە بۆ نمونە ئەس کورد بێژم نوویسینگەیان پەیوەندیان حکومەتە نوویسینگەیان پەیوەندیان حکومەتە هەرێمێ بەل سەرتاسەری وڵاتن دنیای هەین ئەف پرسیارە بووان بتوان چی پێنگاف هاوێتینە ئەوە نایە مایتێکردنا سیاسیە دەستێوەردانە سیاسی ئەگەر نەتەڤیا گەلێک ئەکتیڤانە چونکێکی کەیسێکی گەلێکی گەرمە کەیسێکی گەلێکی مرۆڤە هەفکارە بۆ دۆزا کوردی بگشتی کووەرن کوردستانی چاوە تاوان دژی پێک هاتێن گەلێ کوردت ئێنە ئەنجامدان لێسە وی ئاسی بێدەنگن کەیستنێ بۆ یەک کەسی جێهێشتینە ناوێ حکومەتە هەرێمێ جارجار لێ دوانە دەت بەڕێز دیندار زێباری نظام بووە سۆپەرمانێوی کەیسی ڕاستیژی تشتێکی گەلێکی غەڵەتەتویا هەموو دەم و دەستگەهێت هەرێمێ کار سەروێ بکەن لە پشتی وێ هەلبژاردنێ و حکومەت ڕەنگە ئەو لاسەنگات تێدا چێبووی هەندە ساڵێن بۆری باڵانسێک ڤەگەڕێتە بەلکی ئەف کەیسەژی جێ خۆت نافان کەیسێت گشتیدا ببینێت و حکومەتە هەرێمێ گرنگی پێ بدات سەرئاستی نافخۆی سەرئاستی نێودەوڵەتی باشە جیاواز حتاکە دەستێوەردان هەنە و هەوڵا بێدەنگکردنەوەی تێدەدان یان وە کەیسێکی تەنێ مرۆڤی مامەلەل گەلبێتەکەن ئەوەژی هەلبەتەش لای چالاکوانن ئێستی نایێتە پەسەندکردن نایێتە قبولکردن باشە جیاواز لەلایەنە سیاسیەکە و دەستێوەردان دەکرێت بڵین لایەنە یاساییەکەی کاریگەریەکی باشی دەبێت لەسەر
بەرەو پێشبردننی کەیسی بە جینۆساید ناساندن لە ڕووی یاساییەوە هیچ گرفتێک دێتە بەردەم بەرەو پێشبردننی ئەم کەیسە؟ مەبەستت ئاستێ نافخۆیان ئاستی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی هەم لەسەر ئاستی ناوخۆی و بە دیاریکراویش لەسەر ئاستی نێودەوڵەتی. یانی سەر ئاستی نێودەوڵەتی چوو گرفت نینن هەلبەتە پڕانیا وڵاتێن دنیایم پێشکەفتی ئەڤێن گرنگ ئەندامن پەیمان نامە ڕۆمایە ئەساسدا و هێدی پێنگاو دێنە هاوێتن تنێ مەگوت بابەتە اعتراف ئەم چێنە قۆناغا یاسا بۆ دەرکردنیان ئەقرار لەسەر ئاستی عێراقێ گەرەکی عێراق بتە ئەندام تۆ ڕێکەفنامێدا داکو دادگایە تاوانی نێودەوڵەتی کاری خۆی عێراقی بدە چونکە ئەو بەندە یەسەرەکی و یە ڕێگرە ئەگەر ژی عێراق نەبتە ئەندام تبێت جواتە ئەو لە هیان نێودەوڵەتی بڕیارێکی دەرکەتن و بێژتن دادگەها یاساین تاوانی نێودەوڵەتی کاری خۆی عێراقی بکات حتانۆکەژی ئەنجومەنی ئەوە لە هیان نێودەوڵەتی ئەفکارە نەکرێت سەر ئاستی هەرێمێژی مگوتە پشتی بریارە دادگا فیدرالی هەموو هەولێن هەرێمی هاتنە سەکناندن بۆ هەندێک و دادگەهەکە چێکەن لێ هەولێندی سەر ئاستی نێودەوڵەتی کەسی ڕێگیری نەکریە ئەگەر نوویسنگەین پەیوەندیان هەرێمی ئەکتیڤانە وڵاتین خۆ بەرگریەش وەیەکێ بکەن و اعترافەکان ئەقرارێک شوان وڵاتە بێتەکەن کەسی ڕێگیری نەکرێ سەر ئاستی سیاسی کورد لایەنن سیاسیین کوردی سەر گەل وڵاتین دنیای ڕوودنێن گەلشاندێن دنیای ڕوونێن قونسڵخانە پڕ لە هەولێر هەنە کۆ ئێکشمەر جنوانێن سەرەکی ئەوە بت و بێژنە وڵاتین خۆل وی کەیسی کارێک بێتەکەن لێ ڕاستی ئەف کەیسە هەبوونایت ئەجندایەت کاری حکومەتە هەرێمێدانینە حتانۆکە هیویتکەین گەل کابینان و گەل گۆڕانکاریان و بتە بەشێکش ئەجندایان کاری حکومەتێ وەکی کەیسێ ئەنفال و وەکی کەیسێ کیمیاباران یا حەلەبجە نێتە فەرامۆشکردن دوجارجی چوو بەلگەنامێت پێویست و ئەو شاید حالەنە ئەو تاوانبارێت کە هێنجی ژیانی دانەمینن ئیدی کەیس چێکش قاوەتە خۆ و سەنگیا خۆش دەست بدات. بەڵێ زۆر سپاس بۆ ناسر کرێت چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان.